تیپی لاوانیانی هەولێر دوای بەدەستهێنانی 6 سەرکەوتنی بە دوایەک لە هەفتەی حوتەمی خولی خوار 19 ساڵانی عێراق و لە کۆمەڵەی باکوور پێشواسی لە نەورۆز کرد. لە نیوەی یەکەم هەولێر یاریەکی تاگلایانەی ئەنجامدا، یاریزانانی هەوڵی گۆڵ تۆمارکردن و درێژە بە سەرکەوتنەکانیان دەدا، بەڵام سەرکەوتوو نەبوون لە وەرجێڕانی هێرشەکان بۆ تۆمارکردنی گۆڵ. نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لە نیوەی دۆم هەرچەندە لاوەکانی هەولێر باڵا دەستر بوون، بەڵام نەورۆزیش بە دوای گۆڵدا دەگەڕا. لە تەواوی کاتی ئاسایی و خولەکە زیادکراوەکان هەردوو تیپ بە گۆڵ نەگەیشتن و یاری بە یەکسانی بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. الحەمدولillah کە توانیمان 6 یاریەکەم سەرکەوتن بەدەست بێنین. ئەمڕۆ شاڵماندا سەرکەوتن بەدەست بێن، بەڵام خوا گەورە موفەقی نەکردین، هەرچەندە زۆر فرسەشمانەوە، بەڵام موفق نەبووی لە پێشەوە. ئیشەڵا لە یاریەکانی داهاتوو باشتر و باشتریش دەبین. الحەمدولillah لە سەدارەین، ئیشەڵا لەو سەدارەی بەردەوام دەبین، لە قۆناغەکانی داهاتوو باشتر دەبین ئیشەڵا. وەڵی یاریەکی قورس بجارێ بەتایبەتی لە ناو ساحەی هەولێرە، یاریەکی تاوڵەی قورس بووە، تاوەکو بە ئیسابەوە بە ڕۆژی یاریەوە هاتین سەفەرمان کردووە. یاریەکی قورس بوو لە پێشەوە. سپاس بۆ خۆتانیمان، دیفاعیەکی زۆر باشکەین، یاریەکی زۆر باشکەین لەگەڵ هەولێرە. خاڵێکش نەم یاریگایە بە سێ خاڵە هینیەکەین بۆ ئێمە لە کاتێک ئەمە سیاری ئەوڵمان شکست ئاوردە. سپاس بەخوای گەورە، دوو یاری دوایمان سەرکەوتن توانیمان سەرکەوتن بەدەست بێنین. ئەم خاڵیشە ئیشەڵا کۆتا خاڵ ناوێت لە خولەکە بەدەستی بێنین و خاڵی زیاتریش بەدەستێنین ئیشەڵا. بەمەنجامە هەولێر دوای 6 سەرکەوتن تووشی یەکەم یەکسانی هاتوو بە 19 خاڵ هەر لە پێشەنجی کۆمەڵەکەیەتی. نەورۆزیش بە 7 خاڵ لە خانەی پێنجەمی کۆمەڵەکەیەتی. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.